دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم بۆ ئەو ماوەی کە دەستنیشانی کردووە بۆ مانگەی بۆ سارانەی کە کۆدیان دەداتێ هیوادارم نەمێنن لەمە دووە مامەڵی پێوە نەکرێ بەڕاستی کۆمپانیاکانیش زەرمەند بوون لە ڕووی ساری ڕەخەمەوە بۆ خۆ دەزان ئەو بڕیارێکی زۆر باشە دەستخۆشی لە ئەگەر بڕیاری دەستخۆشی دەکەین بەڕاستی بڕیارێکی دروستی داوە زۆر سپاسی دەکەین ئەو بڕیارە ئەگەر بکرێت باشە لەبەر ئەوەی ئەو سارانەگە کۆدێک شتێکیان هەبێ بۆ لایەنی خەڵکەکەش کە سوودی لێ دەبێت دەتوانێت بە ئاسانی هاتسۆی خۆی پێ بکات بۆ منە بۆ نێوان پارێزگاکانی بۆ مسلمانی و ڕانی و ئەوانە شتێکی باشە بە حقت ئەوانە ئەگە شتێکیان بۆ بکرێ شتێکی باش دەبێت لەبەرەوەی خەڵکی ئێستاکانە هەمووی لە بەباری وەزعەکەی ئێستاکانە خەڵک پارەی کەم بەدەستەوەیە ئەو سارانش کە داخل بوون کۆمەڵە خەڵک کڕوێتی تێدا زەرمەند دەبێگە بێت و شتێکیان بۆ نەکرێ دەبێ و خەڵکەش کە شتیان بۆ بکرێت دەبێ و خەڵکە ڕێنمایی هاتو چۆن ڕەچاو بکەن لەبەر ئەوەی ئیشەڵا خەڵکەکەش تێگەیشتووە و ئیشەڵا وەزعەکە باش دەبێت قسەی کۆتایی ڤار دەیکات.